ئەم وەرزەوەرزی گەشت و سەیرانە دڵنیام لە ماوەدا ئەگەر خۆشمان چوبینە ناوچە گەشتیارەکان یەکێک لەو شتانی کە زۆر خەممان بخواردو بۆیە کە خەڵک هەمووی وەکو پێویست ئەو ژینگە ناپارێزێ و یەکێک لەو شتانی کە هەیە سەرچاو ئاوەکان پیسەکە تا شوێنێک گرنگەکە بۆ نمونە ئێستا ماچینە ئەو شوێنانە پارێزگاری لە ژینگەکە بکەین و بۆچی تاوەکو ئێستاش هاوڵاتی وشیار نییە لە گرنگی ئەو سەرچاو ئاویانە و لە پیسکردنی ئەو ژینگە سروشتە جوانی کوردستان هەیەی بەڵێ بەنسبەت سەرچاو ئاویەکانەوە بەڕاستی بەرەو قۆناغی یعنی مەترسی هێڵی سوور ڕۆیشتووە سەرچاو ئاویەکان کاریگەریەکی زۆری لەلایەن پاشەڕۆی ناو شارەکانەوە کە تێکەڵی سەرچاو ئاویەکانە بێ کاریگەریەکی ئەو تۆی دروست کردووە بەنسبەت هۆشیاری تاکی شۆمە تەنها زانیاریەک نییە بەڵکو نەبوونی یاسایەکی ژینگەییە کە سزای ئەو کەسانە بدات کە بەڕاستی کاتێک خۆڵ و خاشاک بە شێوازێکی هەڕەمەکی فڕێ ئەدرێت سزایەک نییە بۆ کەسانە و کەسەی کە بەڕاستی هەوڵەیانی کەم تەرخەمێکی تالا دروستە بێ ئێمە یاسامانیان جێبەجێ ناکریان هەموار پێویستە یاسا زیاتر کاری لەسەر بکرێ یاسایەکی تایبەت دابندێ بۆ کەسانی کە سەرپێچی ئەکرێن بۆی ئەو کەسانە ژانی بتوانن ملتەزی من بەوە بەنسبەت هۆشیاری تاکیشەوە بەڕاستی هۆشیاری تاک لە ژینگەی خۆیەوە دەست پێکات هۆشیاری تاک ئەگەڕێتەوە تەنیا بۆ ئەوەی کە لە قۆناغی هەستیاری بەڕاستی ئەم تاکە لە قۆناغێکی وتە و وێنە و ئەم شتانە بگۆڕێ بۆ قۆناغی بەرپرسیارەتی کە پێویستە بەڕاستی هەمومان کار لەسەر ئەوە بکەین کە یاسا باڵا دەست بێت و تاک وا تێبگەێنین کە ژینگە ماڵی خۆیەتی و کە بتوانێت بەردەوام پارێزگاری لێ بکات.